دوایین هەینی ساڵی 2024 کۆتایی هاتوو هێشتا موچەی 2 مانگی ئەم ساڵ لە قوڕگی ئەژدیهادایە و کەس نازانێ کەی دێتە دەرەوە. دوایین پێشهاتی گرفتەکانی موچە پەیوەندی بە ڕادەستنەکردنی داهاتی نانەوتیەوە هەیە. بە پێی زانیاریەکانی پەیام کە لە سەرچاوەیەکی وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمەوە دەستی کەوتووە. تا ئێستا وەزارەتی دارایی عێراق پارەی موچەی مانگی 12 و ئەو 431 ملیار دینارەش کە بڕیاری گواستنەوەیدا بوو بۆ موچەی هەرێم خەرجی نەکردووە و بۆ هەولێری نەناردووە. بە پێی زانیاریەکانی پەیام جگە لە کێشەکانی پێشووی لیستی موچە کە هێشتا هەندێکیان چارەسەر نەکراون، ئێستا هۆکاری سەرەکی نەناردنی پارەی موچە لەلایەن بەغدادەوە ڕادەست نەکردنی داهاتی نانەوتیە لەلایەن هەرێمەوە. پەیام زانیوێتی وەزارەتی دارایی عێراق چەند مانگێکە شاندەکانی هەرێمی ئاگادار کردووەتەوە کە موچە نانێرن تاکو داهاتی نانەوتی ڕادەست نەکەن، بەڵام وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بەسەرچوو ئەو پرسە دەشارێتەوە و ئامادە نییە ڕوونکردنەوە لەسەر ئەوە بدات کە داهاتی نانەوتی هەرێم لە 6 مانگی ڕابردوو چی لێکراوە. بەپێی بەدواداچوونی پەیام و دان پێدانانی فەرمی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم، داهاتی نانەوتی هەرێمی کوردستان مانگانە نزیکەی 9 ملیار دینارە. لە نووسراوێکی فەرمیدا کە حکوومەتی هەرێم ناردوێتی بۆ وەزارەتی دارایی عێراق دان بەوە دانراوە کە داهاتی نانەوتی لە نێوان 1/1 2024 تا 28 دوای 2024 کە دەکاتە 2 مانگ بڕەکەی زیاتر لە 905 ملیار و 246 ملیۆن دینار بووە. ئەکو هەشتیمان کاژمێر 12 شەو. سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت مانگانە داهاتی ناوخۆیی هەرێم ئەوەی دەمێنێتەوە پاش بردننی لەلایەن هەردوو حزبی دەسەڵاتەوە 454 ملیار دینارە، واتە بە داهاتی ناوخۆی 2 مانگ دەتوانن موچەیەکی تەواوی هەرێم بدەن، بەڵام ئامادەنین 1 دیناری داهاتی ناوخۆ و نەوت بخەنە سەر موچەی خەڵک. بەو پێیە بێت داهاتی 6 مانگی ناوخۆی هەرێم جگە لە نەوت کە تا ئێستا کەس نازانێت لەکوێیە نزیکەی 3 تریلیۆن دینارە. دوایین گوژمە کە عێراق بۆ هەرێمی ناردووە بڕی 631 ملیار و 335 ملیۆن دینار بووە بۆ موچەی مانگی 11 کە لە حەڤدەی ئەم مانگەوە ڕەوانە کراوە، بەڵام هیچ هەواڵێک بۆ دابەشکردنی موچە نییە. ئێستاش بابەتەکە لە تەواوکاری موچەی مانگی 11 و ناردنی موچەی مانگی 12دا گیری خواردووە. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بە ڕادەستکردنی داهاتی ناوخۆ یان بە تەرخانکردنی بەشێکیش لەو داهاتە بۆ موچە دەتوانێت کێشەی هەردوو موچەکە چارەسەر بکات، بەڵام ئامادە نییە و ئەوەی لەم ململانەیەی نێوان هەولێر و بەغداد دەبێتە قوربانی، وەکو هەمیشە موچەخۆر و کاسبکار و هاوڵاتیانی هەرێمی کوردستانن کە ڕۆژ لە دوای ڕۆژ باری سەرشانیان قورستر دەبێت.